حەزێ بچمە قوتابخانەی. هەڵگرانی نەخۆشی ئۆتیزم لەگەڵ ئەوەی کەوا لە زۆرێک لە خۆشی و مافەکانیان بێبەشن لەم چوارچێوەیەشدا لە خوێندن و خوێندەواری و تەنانەت چارەسەریش بێبەشن دایک و باوکانیش نەبوونی قوتابخانە بۆ ڕۆڵەکانیان بە کێشەیەکی گەورە دەبینن بە تایبەت کە حکوومەت ئاوڕیان لێ ناداتەوە. متابعی ئەو قوتابخانەیەم کرد کە گوتیان قوتابخانەیەکی حکومی هەیە منداڵی ئۆتیزم وەردەگری. باوەڕ دەکەی کە چوومە لای ئەو بەڕێزانە نانووسم کرد گوتم کاکە چەند قوتابی وەرەگرن گوتی لە هەولێر شوێنمان زۆر کەمە 23 وەرگرت و گوتی هیت و 24مینە ئەگەر ڕەحلەمان هەبوو مامەستامان هەبوو توانیمان پەیوەندیت پێوە دەکەین دەوەڵی ئەوە 8 قوتە ساڵە هەتا پەیوەندیان بەموانە کردیە منداڵی ئۆتیزم پێویستی وەیە بستە بەر خوێندن دیگەی ئێستا ڕێنمایی و قرار دەرچووە کە منداڵی ئۆتیزم زۆر ئاسایی بابچی لەگە قوتابی تریشدا دابنیشین بەڵام بەڕاستی زۆر زەحمەتە تۆ پۆلێک بینە 56 قوتابی تێدا بیت ئەو یەک دوو منداڵی ئۆتیزمیش لەو پۆلەی دابی و مامۆستای دەرچووی بنەڕەتی کە هی تایبەتیان هەیە ئەوش بۆ دانەنێن. بەر لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن چەند منداڵێکی توشبووی ئۆتیزم دوای وەرگرتنی چارەسەر چوونەوە قوتابخانە و دەستیان کردەوە بە خوێندن نەکردنەوەی خوێندنگە و دابین نەکردنی مامۆسای پسپۆڕ لە قوتابخانەکان ئاستەنجی سەرەکین بۆ وەرنەگرتنی ئەو منداڵانە. قوتابخانەی تایبەت لەو منداڵی ئۆتیزم بکرێتەوە چونکە ئێمە لە سەرەتادا لەگەڵ ئەوە نەبووین قوتابخانەی ئاسایی ناچار بکرێ منداڵی ئۆتیزم وەربگرێ لە کاتێکدا ڕاهێنەرت نەبێ مامۆستای پەروەردەی تایبەتت نەبێ خەریزت نەبێ مامۆستا دانەمەزرێنی لەبەرەوە دەمانزانی شکست دێنیتن و زۆریش وەمان گوت ئێستاش بەداخەوە شکستی هێنا ئێستا زۆربەی مدیرەکان وەری ناگرن یعنی ئەو منداڵە ئۆتیزمانە وەرناگرن و بڕوامان وایە کە بەڕاهێنان ئەو منداڵانە دەگەڕێنەوە ناو کۆمەلگا و نمونەشمان هەیە نمونەمان لەبەردەستا ئەو منداڵانە دەگەڕێنەوە ناو کۆمەلگا دەمێنێتەوە چ پاڵپشتێک مادەم پاڵپشتمان نییە قوتابخانە باشترین پاڵپشتە قوتابخانە دەتوانێت منداڵی لاسەر بێنێتەوە سەرخەت سزای ئەوەی کە منداڵی ئۆتیزم بی. لە شاری هەولێر تەنها یەک قوتابخانەی تایبەت بە هەڵگرانی نەخۆشی ئۆتیزم هەیە ئەویش تەنها 30 قوتابی لە خۆ دەگرێت لە کاتێکدا تەنها ئەو کەسانەی کە ناویان تۆمار کراوە زیاتر لە 500 کەسن تا ئێستاش لایەنی پەیوەندیدار ئاوڕی جدی لێ نەداونەتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.